جان ویک چاپتە 3 پارابیڵم کارکتەرە پاڵەوانەکەی دەگەڕێنێتەوە بۆ ڕەگە ڕەسەنەکەی لە هەمان کاتیش هەندێک سوپرایزی نوێ بە چیرۆکەکەی دەدا لەوەی چیرۆکەکە لێرەوە بەرەوچێ دەڕوا لەگەڵ تەواوی ئەو دیمەنە ئاکشنە نایابانەی هەواداران لە زنجیرە فیلمەکە چاوەڕێی دەکەن هیچ کەسێک بەبێ هیوایی هۆڵی سینەما لە دوای بینینی ئەم فیلمان جێناهێڵێ. Guns. Lots of guns. چیرۆکی فیلمەکە ڕێک لە دوا چرکەساتی کۆتایی هاتنی بەشی دووەمی زنجیرە فیلمەکە دەست پێ دەکات. جۆن ویک بە تێکشکاوی نیشان دەدا لە دوای شکاندنی یاساکان لە بەشی ڕابردوو و خۆی ئامادە دەکات بۆ ڕوبەڕووبوونەوەی هەمووان وەک سزایەک بۆ شکاندنی یاساکانی هایت هێبڵ لە فیلمی ڕابردوو. جۆن ویک گەشتێکی هەرە مەترسیدار دەکات ژیان و مردن هەموو کاتێک میلیمەترێک لێی دوورە بەڵام هەر هەوڵ دەدا بە کارامەیی خۆی ڕزگار بکات بەڵام ڕزگاری دەبێت دواتر دەیزانی. Good dog. Would you help set the mood for our new guest? Let us begin. لەم فیلمە بەشێکی زۆر لە باگراوەندی ژیانی پێشووی جان ویک دەزانین لەکوێ گەورە بووە چۆن ژیاوە چۆن فێری ئەم شەڕکردنە نایابە بووە لە هەمان کاتیش چەند لایەنێکی دیکەی کەسایەتی جۆن دەبینین لەم فیلمە جۆن تەقە دەکا شەڕی چەقۆ دەکا شەڕ بەدەست و قاچەکانی دەکا شەڕ بە هەر شتێک دەکا بەدەستی بکەوێت هەمووشی بە شێوەیەک هەواداران دڵخۆش دەکا بە شێوەیەکی هەرە نایابیش وێنەی گیرا و جێبەجێکراوە لەوانەیە جۆن ویک بەهێزترین پیاوی جیهان بێ لە تەواوی مێژوو نەک لە بەرەوەی کارامەیە لە کوشتنی دوژمنەکانی بەڵکو دەتوانێت بەرگەی لێدانێکی زۆر بگرێ دواتریش هەڵسێتەوە سەر پێیەکانی و دەست بە شەڕکردن بکاتەوە و هەڵی وەستاندن نادا تا لە یاریەکە براوە بێ یاخود دەبێ بمرێ بۆ جارێکی دیکەش کیانۆ ریڤز نوانێکی زۆر پڕهەست و ناوازە لە دیمەنی ئاکشن جوڵەی گەنفو و کۆنفو پێشکەش دەکات ئەو دەتوانێت بە شێوەی فیزیکی خێرا بجوڵێ وەکو شەرکەرێکی ڕاستەقینە تەواوی جوڵەکان جێبەجێ دەکات لەو فیلمە ئەوەندە دیمەنە ئاکشنە هەیە لەوانەیە بینەر هەست بە بێزاری بکە چونکە چاوەکانت بەرگەی ئەم هەموو شەڕە نەگرێ لەسەر یەک جۆن ویک گەنجامی بدات تەواوی فیلمەکە زۆر لە شێوەی ستایلی ڤیدیۆ یاریەکان سەرچاوی وەرگرتووە دوژمنی لاواز بە خێرایی ڕوبەڕووی دەبنەوە دواتر کەمێک بەهێزتر ڕوبەڕووی دەبنەوە لە کۆتایی شەڕەکانیش وەکو یاریەکان بۆس فایت هەیە ئەو دژمنەی زۆر بە ئەستەمی دەکوژێن و شارەزان لە شۆڕکردن جگە لەم هەموو ئاکشنە شێتانەیە هەوادارانی جان ویک لەم فیلمە دڵخۆش دەبن بە بینینی میثالۆجی و لۆڕی جیهانەکە واتە لەو فیلمە بۆ هەواداران ڕوون دەبێتەوە چۆن جیهانی جۆن ویک کار دەکا پارە زێڕەکان چۆن دروست دەکرێن کەسایەتیەکان چێن وە جۆن چ شوێنێکی هەبووە و هەیە و دەیبێت لەم جیهانە خەیاڵیە کە بۆ هەر هۆکارێک بێت زۆر لە جیهانی ڕاستی دەچێ و لەوانەیە بیر بکەیتەوە لە ڕاستیدا بوونی هەبێ چەند کارکتەرێکی نوێ لەم فیلمە زیاد کراون بەرچاوترینیان خان ماکتەر هەڵی بێرلیە کە لە گشتێکی جۆن ویک بەدیار دەکەوێت بۆ کاسابلانکا ڕۆڵێکی نوێ بە جیهانی جۆن ویک دەبەخشێ هەر کاتێک کارکتەرێکی نوێ نیشان بدرێ فیلمەکە زۆر بە لێزانی بە دوای کارکتەرەکە دەکەوێ و کاتێکی زۆر بۆ کارکتەرە دەدا و جۆن ویک دەکاتە کارکتەری دووەم بە تایبەتی لە دیمەنە ئاکشنەکان وێنەگرتن مۆنتاژ جێڕانەوەی چیرۆک و هەموو لایەنشی تەکنیکی ئەو فیلمە زۆر بە نایابی ئەنجام درراوە و دەرهێنەر چاد هۆڵسکی بە هەرە نایابی کارەکەی ئەنجام داوە تاکەشت لەو فیلمە ناوی کێشە بێ هەندێک دیمەنە فیلمەکە خاو دەکاتەوە بە شێوەیەک لەوانەیە هەندێک لە بینەران بۆ ماوەیەکی کاتی بێزار بکات. Dog, 5 seconds. John Wick, excommunicado in effect in 3, 2, 1. لە کۆتایی جۆن ویک چاپتە 3 پارابیڵم هەواداران هەندەدا زیاتر کیانۆ ریڤزیان خۆشتر بووە و زیاتر هەست بە زیندوی جیهانی جۆن ویک بکەن لەگەڵەوەش هەندێک سوپرایز و چیرۆکی باگراوەندی جان نیشان دەدا کەوا پێشبینیت نەدەکرد پێویستت پێی بێ تا نەیزانی کارکتەری نوێ دیمەنی ئاکشنی دوور و درێژ بە شێوەیەک بە فیلم ئاکشنەکانی دیکە دەڵێ ئێوە زۆر مامناوەندن دیمەنی ئاکشن بەو شێوەیە ئەنجام بدرێ جۆن ویک چاپتە 3 پارابیڵم فیلمێکی نایە بۆ پێویستە هەوادارانی فیلم بیبینن. Nice suit. good to see you too.